مقتدا سەدر کەسایەتی ڕادیکاڵی شیعەکان هاوپەیمانێتی ڕاگەیاند لەگەڵ لایەنی ئەلفەتح کە هادیە العامری سەرۆکایەتی دەکات. ئەم هاوپەیمانێتیەی ئەلسەدر و عامری بە مەبەستی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقا لە دوای هەڵبژاردنەکانی 12 مانگی 5 کە هێشتا مشتومڕێکی زۆری لەسەرا. ئەشواق جاف ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگای سکایپ میوانی کورد کۆنێکشنە. ئەشواق خان سەرەتا سوپاس بۆ کاتەکەت. وەکو باسم کرد مقتدا سەدر لەگەڵ هادیە العامری هاوپەیمانێتی پێکهێناوە لە کاتێکدا کە پێشتر جەختی لەوە دەکردەوە بە هیچ شێوەیەک هاوپەیمانێتی لەگەڵ ئەو وڵاتانەدا ناکات کە سەر بە ئێرانن یان ئەجەندای ئێران لە عێراقدا جێبەجێ دەکەن. ڕای جەنابەت لەسەر ئەمە چییە؟ بەڵێ سڵاو لە جەنابەت و هەروەها سڵاو لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی جژنی ڕەمەزانیان لێ دەکەم. بەحقیقت هەمومان دەزانین هیچ لە سیاست سابت نییە و بە تایبەتی سیاستمەدارانی عێراق هەڵوەستەکانیان بە بەردەوامی سابت نابێت بەڵکو تەغەیراتی تیابێ بەپێی وەزعەکەیە و ئەم تەحالوفەش هێشتا زۆر بیڵێن کە تەحالوفێکی کۆنکریتیە بە حکمی ئەوەی کە تەنها فتح و سائرون ناتوانێت حکومەت تشکیل بکات و هەروەهاش ئەجندەی فتح و سائرون تا ئەم لەحزەیە هیچی دیار نییە. بە تایبەتی ئێمە ئەگەر ملاحەزە ئەوە دەکەین کە چی سەرۆکی ئێتیلافی نەسەر کە عەبادیە کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە چی مالکیە کە سەرۆکی دەوڵەتی یاسا لەم معادلە دوورن کەواتە هادی عامری دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر حکمە هاتە ناو ئەم ئێتیلافە و ئایا موقفی کورد چی دەبێت چونکە بەڕاستی تا ئەم لەحزەیە کوردش موقفی ڕوون نییە. بەڵێ باشە وەکو دەگوترێ و باس کراوە کە کوردیش ڕەنگە بەشداری بکات با بڵێن لە هاوپەیمانێتیەکە. پرسیارەکەی منیش ڕێک ئەوە بوو ئایا کورد دەتوانێت لەگەڵ حەشدی شعبی لە هاوپەیمانێتیەکدا پێکەوە کار بکەن؟ وەکو ئەماژم پێکرد هێشتان ئەجندەی ئەم هاوپەیمانێتیە دیار نییە. ئەوە یەک. دووش کوردش خودی خۆی موقفی تهدید نەکردو تا ئەم لەحزەیە بۆ چونکە چاوەڕێی ئەوە دەکات ئایا حزبە کوردستانیەکان هەمویان بە چەترێکی کوردستانی بچنە بەغدا بچنە ئەو دوی حمرینەوە ئەو چەترە کوردستانیەکە ئەجندەیەکی مشتەرەک و پەسەندکراویان دەبێت و بچنە ئەو دوی حمرینەوەکو کورد بەشداری هاوپەیمانێتی. باشە هەوڵدراوە بۆ ئەوە؟ ئەشواق خان هەوڵدراوە؟ باڵێ هەوڵدراوە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان داوامان کردو لە هەموو لیستەکان ئەوانەی کە کورسیان بەدەستهێناوە کە دەبێت ئیستیفادە لە هەڵانەکە لەم خۆلەکراوە و نەبوونی هاوپەیمانی کوردستانی لەم خۆلە زەڕەڕێکی زۆری گەیاند بە مافەکانی میلەتی کووردە. ئەگەر لە بیرتانیەت ئێمە لە خولی ڕابردوو هاوپەیمانێکی کوردستانیمان هەبوو. ڕاستە تەنها گۆڕانی تیانە بوو یەکەم 2 ساڵە بەڵام دووهەم 2 ساڵە کە بە حکمەوەی پەرلەمان 4 ساڵە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئامادەی کۆبوونەوەکانی تەحالوفی کوردستانی هاوپەیمانی کوردستانی وتوانیمان ڕێگر بین بەرامبەر پێشەلکاریەکان بەرامبەر مافەکانی میلەتی کورد. ڕاستە نەمانتوانی هەموو مافەکان بەدەستبێنین بەڵام توانیمان ڕێگر بین بەرامبەر پێشەلکاریەکان بە یەکدەنگی و یەکریزی کورد. بەڵام بەداخەوە لەم خولە نەبوونی ئەم هاوپەیمانی کوردستانی وای کرد کە ئەوەی کە ڕێگریمان لێ کرد پەسەندکراچی لە پەرلەمانەوەچی لە حکوومەتوە هەموو ئەو پێشەلکاریەکان کە کرا بەرامبەر میلەتی کورد بە شانازیەوە بە هاوکاری هەندێک لە پەرلەمانتەرە کوردەکان کە بە دەنگی کورد چوونە بەغدا. بۆیە زۆر زەڕورە ئێمە پێش ئەوەی بە باس ئەوە بکەین کورد بەشداری چی هاوپەیمانێتی بکەین ئایا کورد خودی خۆی وەکو کورد دەچێتە ئەو دوو حەمرینەوە یان وەکو حزب دەبێت یەکەم جار خۆیان یەکلای بکەنەوە. ئینجار دراسەتی ئەجندەی هەر هاوپەیمانێتێکی تر کە سائرونە یان دەوڵەتی یاسایە یان نەسەر تشکیلی کات ئایا کامنیان زیاتر ئامادەیتیایە دەستور جێبەجێ بکات و مافەکان ئیعتراف بە مافەکانی میلەتی کوردە ئینجار بریار بدات لە چی هاوپەیمانێتێک بەشداری بکات. بەڵێ ئەشواق خان باشە ئەم هاوپەیمانێتیانە هەمووی بۆ پێکهێنانی حکوومەتە. باشە پێت وایە لە پاش با بڵێن ژماردنەوەی دەنگەکان با بڵێن بەدەست کە بڕیار درا دەنگەکان بژمێردرێتەوە ئەگەر دەنگەکان با بڵێن گۆڕانکاری بەسەرداهات هەر بەم شێوەیە ئەبێ یان نا؟ من وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای قسەکانم وتم هێشتا زۆر بڵێن ئەم هاوپەیمانێتی کۆنکریتیە بە حکمی ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەمڕۆ دووهەم ڕۆژی عەدی فەرزوو بەدەستی ئایا ئەم عەدی فەرزی دەستی تەئسیرێکی کەمی دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنە یان تەئسیرێکی زۆرە بە تایبەتی دوای سوتاندنی سندوقەکان با لە بیرمان نەچێت. بەڵام من پێم وایە بە بۆچوونی تایبەتی خۆمە ئەم وڵاتانە کە خۆیان خاوەنی بریار لە ساحەی سیاسی عێراق چونکە هەمومان دەزانین عێراقیەکان خاوەنی بریار نین
ئەو وڵاتانە کە بەرژەوەندیکەیان لەسەر خاکی عێراق جێبەجێ دەکرێت و سراعەکانیان و ململەرەکانیان لەسەر خاکی عێراق صاف دەکەن ئایا ئەوە ڕێک دەکەون لەسەر ئەوەی کە یعنی گۆڕانکارێکی کەم ببێت یان گۆڕانکارێکی زۆر ئایا بەچی رازی دەکرێت ئەولایەنەکە ئەگەر گۆڕانکاری لەسەر کورسەکانیان ئەنجام بدرێت؟ بەڵێ ئەشواخان بەداخەوە کاتەکەمان هەر ئەوەندە بوو، زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابتان.